لە گەورەیی و تایبەتمەندیەکانی لەیلەتول القەدر ئەوەیە کە ئەو شەوانە تایبەتن بە ئوممەتی محەممەدەوە صلی الله عليه وسلم. بۆ ئوممەتانی پێشتر ئەو شەوانە نەبوون بەڕێزان. ئەها بزانە خوای گەورە چ قەدرێکی لە ئوممەتی محەممەد ناوە صلی الله عليه وسلم. ئەو شەوانە شەوی بەیەگەیشتنی فریشتەکان و ئینسانەکانن، شەوی دابەزینی ڕەحمەتی خوای پەروەردگار و فریشتەکانی خوای گەورەیە، شەوی بەیەگەیشتنی ئاسمان و زەویە. ئەی ئینسان، ئەی گەنجی بەڕێز، ئاگاد لەو شەوانە و لەو ڕەحمەتەیە بێت. شەوی بەیەگەیشتنی ئاسمان و زەویە بەڕێزان، شەوی بەیەگەیشتنی فریشتەکانی خوای پەروەردگارە، سەلامی فریشتەکانی خوای پەروەردگارە. بۆیە دایکمان عائیشە بۆمان دەگێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت، دەفەرمێ كان النبي صلى الله عليه وسلم إذا دخل العشر، كاتێک کە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەچۆ ناو ئەو دەشەوانی لەیلەة القەدر دەهاتن، دەفەرمێ شد مئزره وأحيا ليله وأيقظ أهله. پێغەمبەر صلى الله عليه وسلم خۆی تۆن دەکرد، لە ماڵ و منداڵی دوور دەکەوتەوە، ئەو شەوانەی زیندوو دەکردەوە، ماڵ و منداڵی خەبەر دەکردەوە بۆ ئەوەی کە ئەو شەوانە زیندوو بکەنەوە. بۆیە پێغەمبەر دەیفەرموو صلى الله عليه وسلم إن هذا الشهر قد حضركم، ئەو مانگەیە هات کە مانگی ڕەمەزانە ئینسان بزانە، وفيه ليلة خير من 1000 شهر، شەوانێکی تێدانە کە خێر و پاداشتەکەی لە 1000 مانگ باشترە. من حرمها فقد حرم الخير، هەر کەسێک کە بێبەش بێ بەڕاستی لە خێر و پاداش بێبەشە، بەڕاستی لە هەموو چاکەیەک بێبەشە، هەر کەسێک کە لە پاداشتی ئەو شەوانە بێبەش بێت.